برادران بیانیتان باش ئێمە لە سنتەری بارزان بۆ ژینگە پارێزی و شەخەوانی ئەمڕۆ لە گوندی زۆرەگوان و لە دۆڵی زۆرەگوان و داڵاش و گوندی ئیسۆمەرا و زێوە گەشتێکمان هەیە گەشتێکی سیاحی و بوهاری بۆ ئەوەی زیاتر شارەزای دۆڵ و گەلی و ڕۆیشتن بەو شوێنانە بین تەنها گەشتێکی سیاحیە و داواکارم بەڕاستی لە ڕووی سەلامەتیەوە هەموو ڕەچاوی ئەو خاڵانەکانەی کە دکتۆر بەحسەکەت بکرێت ئینشەڵا بە هیوای گەشتێکی زۆر خۆش بۆ هەموو لایەک و بۆ ئستافی زۆر خۆشەویست. وەک سفەتی هەمیشەی خۆم کە ئەمڕۆ لە خزمەتتاندا بم لە کاری پزیشکیەکەی خۆم هیوادارم و کاتان لێ دەکەم بە هەموو شێوەیەک ئاگداری خۆتان بن چونکە چەند سانیەک پێش ئێستا باران دەباری ئەو شوێنەی کە پێ لێدادنێ هەتا تەئکید نەبی کە شوێنەکە تەمینە ئەو جە پێدانێ و لە هەمان کات ئەو دۆڵی کە پێدا دەڕۆین دۆڵی زۆرەگوان و دۆڵی داڵاشووە تا دەگەینەکانی تەمتەمە و مەشهورە بەوەی کە دار و دارستانێکی و زۆری تێدایەوە هەروە چڕە لە هەمووی مهمتر لێرکانە ئەمن تەرکیز لەسەر چاوەکانتان دەکەمەوە تەئکید بن کاتێکە ئەو دارە بەرامبەرتانە بە هەر شێوەک لە پێشە خۆت لای دەوەبی لە چاوت تاسی لە چاوت نەکا و بە هەموو شێوەیەکیش محاولە بکە ئەو شوێنەی کە دەست پێی دەگری تەئکیدە کە پەنجەکانت لێی گیر دەبی ئەوجا لەبۆ ئەوەی هیچ نەبتە هۆی خلیسکانەشی قاچەکانت و سەلامت بی ئینشاڵڵا کاتی کە هەورازیش دەبی جارەکانی توش دووبارەمان کردەوە لە کاتی کە ماندی بووی خەبەرمان بدێ بە ئەزیەتی نەخۆی هەموو چارەسەرشی سەرەتاییشمان پێ ئینشاڵڵا تووشی گیر و گرفتە نابن گەشتێکی خۆش دەکەین زۆر سوپاس. لە کەشوهەوایەکی پاک و باراناویدا لەگەڵ گروپێکی شاخەوانی و ژینگە پارێزی گەشتێک دەکەین بۆ دەبەری بارزان کە بە ناوچەیەکی جوان و دڵڕەفێن دەناسێنرێت. لەم گەشتەماندا هەوڵ دەدەین زیاتر جوانی سروشتی ئەم ناوچەیە پیشان بدەین. هەر وەکوت بینین ئەمە وێ گاوەی گەریە زۆرەکوان لکن ئاشێکی ڕاوەستاینە و گەریە زۆرەکوان و گەریە داڵاش لە ئاشێ ئاوەیە هاتە چونکە بڕاستی دەبینن سەرێکاخۆ ئاشەکە یعنی زۆر ئاشت لێ هەتا بیستی ئاشت زۆر محتەرفت لێک و وەختی خۆ لێرە خەڵکێک یە مهاجر بووی و لێرە ژیانە بردیە سەرە لەبەر هەندێک خەڵکی و ئاوەکە زۆر تەرکیزیانە کردن لەسەر ئاشێت ئاوێ و وێ گاوێ ئەوە یەکەمین ئاشێک و مەدگەینێ ئاشێ دەرگا گەلیە زۆرەکوانە ئێرە.
لە درێژایی گەشتەکەماندا بە چەندین ناوچەی مێژووی و گەشتیاریدا تێپەڕ دەبین. ڕێگاکان ئاسانین چونکە ناوچەیەکی شاخاوی و پڕ لە تەلان و هەڵدێرە. لەم شوێنە دەبێت بە پەتێک خۆمان دەرباز بکەین چونکە شاخەبەردەکان لووسوتەڕە بارانیش تازە وەستاوە بۆیە دەبێت لە کاتی پەڕینەوە زۆر وریایی ژێرپێیەکانمان بین چونکە هەر خلیسکانێک زیانمان پێدەگەێنێت. لێرەوە بەم پەتە بە هاوکاری یەکتردا پەڕینەوە بۆ بەشێک لە بەشداربوون پەڕینەوەکە سەخت دەبێت چونکە یەکەم جارە بەشداری گەشتێکی لەو جۆرە دەکەن. Sergürü. او جهوی گاوی ملی دانشتینه قبرستانه که زور قدیمه که حتی او پیرمیدیت کل زورک وان یا لئیسومرا لجیان دامای نزانن که سردمی او قبرانه کنگیه. طبعا لشورش ایلوله لو گلیه زور استفاده یا کار هات بو خوشاردنه و فروک دشمنه شکایت که براستی مستمر پیشمرگه لحیایو طایبت بارزانی نمرش پاش توابونا شر پیرس او شرانه که اوت بود تاد بولو گریه و بو استراحته و شکایت که میامای لسر شکایت دازینیه که آخرین شکایت حدود زورکوانه لشکایت دازینی سرتر دبیته منطقه دالاش
که عایدی گند سفتیه. سامدي خوازي من عادني بدايتي حيفا بسبب البدك وتسخط منه كيف يجني أيوة من اوزه کوه گاوه از عمل دانشتین و راوستاینه اشکوتا دازینیه اشکوتا دازینیه یک اکل شکوتت هر زور کنه مجوی که زور کنیا هی که بگویه روایت او پیرمیدت کلوی منطقه بارزانی نمر حتی 2 سال لیره خوب عائله لیره جیان یا بردیه سره یکتیه مقابل سیاه حسن آقای و سیاه پشتش سیاه پوشاوایه و گورترین اشکوت یالوی دوره اشکوتا حصاره که هتاوی گاوه کسک نگشیده کتا یاویش کوته و ایره دبیت آخر نقطه یان سنور گنده زورکوان شکوتا دازینیه لیره سرتر ده دست بکت منطقه دالاش کویال آشه هاته آشه که یک زار زور هر لبیت آده زورکوان هتاوی گاوه ما 4 آش میدیته و ایل سر یامه راستی جه دست خوشیه این مانده بینیش بس من بیا پیچه بحثه ایره بونگو بکم روی کستوکاله و ایره جه که استراتژی بیا زور جه که مهم بیا بو خلک گنده سافته و هم بو منطقه بارزا و بو همه جا برنج لیت ها تکرن وقت خول پیش شورشا ایلوله لسورشا ایلوله یعنی پیش مرگله و حیوانه ایره جه بیا که خلکان منطقه زور دوای ایره کلیه که کشتوکال لیره بکن چونکی آوکا باشه هیو و عرده که زوری شه ببه هر بو نمونه وقتی که
پێشمەرگە و بارزانانی نەمرد گەریانەوە و ئەو شەرت و تۆمار دەکرد لە شۆڕەش ئایلولێ بارزانانی نەمر هەر لێرە ئیسراحەتەکرد و پێشمەرگەش لە دەور و بەر و ڕێنەمایەت بۆ داهاتوو وەردەگرت بۆ شەڕێت داهاتوو بۆ ئیستراتیژەتە ئێرە جێکی زۆر گرنگە ڕاستی داڵاش هەر یاڵ ئاشە هاتە ئاوەکە زۆر و خەڵکی ڕاستی لێرە ژیای بۆ خاطر هەندێک و جیەکی زراعی بووە کشتتوکاڵ ینی بویە کشتتوکالیە یەتوانی پێشمەرگا بخێوکەن و خۆش بخێوکەن لە ساڵانێکی دوور و درێژ. گەشتی ئەمڕۆمان بۆ ناوچەی داڵاشە بەڕاستی سروشتێکی زۆر جوانی هەیە ئەگەر بەراورد بە سروشتەکانی شوێنەکانی تری کوردستان بکەین ئەمڕۆ ئێرە پاک و خاوێنتر دەبینین ئێوە هیوادارم کە شوێنەکانی تر بە پاکی بمێنێتەوە وەکو ئێرە بەڕاستی چکە سروش بۆ ئەوە کراوە کە ئێمە چێژی لێوەگرینەوە پیسی بکەین پەیامم بۆ هەموو گەنجێک هەموو کەسێکە دەچێتە شوێنێک بە پاک و خاوێنی ڕایگیری چکە بەڕاستی سروشت بە پاک و تەمیزیەوە جوانە. ڕاستی هەستێکی زۆر خۆشە ئێکجا جیەکی زۆر خۆشە نازانم هەستێ خۆم چۆن دەربڕم ڕاستی شوێنێکە کە هیچ لە کوردستان هیچ شوێنێکم ئەوها نەدیتیوە زۆر خۆشە داروبار ئاوەکەی یعنی گژوگیاکەی هەموو شتێکی جوانە ڕاستی هیوادارم ئەو گەشتانە بەردەوام بێت. ڕۆشنەکەمان بەردەوامە نزیک دەبینەوە لە شوێنی حەوانەوەمان کە ئیتر لەم شوێنە پشتێکی درێژ دەدەین و نانی نیوەڕۆی لێ دەخۆین و دواتر دەست دەکەین بە چالاکیەکانمان. جركي خوش بو لقى جاحل انا هاتمو جركي نقوري والله الخوش بو تاخذ حسك بو تعيبهم الزماني برا ببين بش ما دري بش ما تشاوشولانا بش ما بواري بش ما سقا وكانيا بش ما بندارا بش ما سبرا هم جهم برا جاحل وما لنا بيرو ساعتك برو شمال Stacca